ڕێبەرێ مینکی کارێ من مامۆستا من بڕیاردا پابندم اب هەمی وان ڕێنما و شیرەتên وەزارەتا سەخلەمیە هەرێما کوردستانê بۆ هەندێ داکۆ nebime egerê têkdana jiyana zarokê xwe herwesa milletê xwe lawma jî ji evrûyê ve sozê dem bi hiç rengekî neçime wan cihê qerebalix û bimînim et mal da ku yê parastî bim û zarokê min û milletê min hemî et parastî bim. کۆرۆنا هەڕەشەیەکی گەورەی لەسەر ژیانی هەموومان. بۆ پاراستی تەندروستی خۆم پاشان خێزان و دواتر تەواوی هاوڵاتیانی ئەم نیشتیمانە ڕوبەڕووی کۆرۆنا دەبێتەوە. باشترین کارێک لە ئێستاشدا بۆ ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا مانەوەی لە ماڵەکانماندا. من وەک هاوڵاتیەک ئەرکی خۆم بەجێ دێنم. بە مانەوەم لە ماڵەکەمدا ڕوبەڕووی ئەم دوژمنە دەبمەوە. تۆش ئەرکی خۆت بەجێ بهێنەوە بۆ پاراستنی تەندروستی خۆت و تەواوی هاونیشتیمانیان ماڵەکەت بکەرە سەنگەرێک بۆ دژایەتیکردنی کۆرۆنا. من دکتۆر دەیا حەوێزی مامۆستای زانکۆ و بەڕێوەری ڕاگەیاندنی زانکۆی کۆیە. داوام لە هاوڕێ و هاوکاران و لە بینەرانی ئازیز ئەوەیە کە ئەو چەند ڕۆژە پابەندی ڕێنماییەکانی تەندروستی بین. دیارە حکوومەتی هەرێم و وەزارەتی تەندروستی و وەزارەتە پەیوەندەدارەکان هەموو هەوڵێکیان گرتووەتە بەر بۆ ئێوە ژیانی ئێمە بپارێزن با ئێمەش هیچ نەبێت لە پەیڕۆکردنی ڕێنماییەکاندا هاوکاریان بین با پاڵپشتی هێزەکانی ناوخۆ ئاسایش و ئەو پێشمەرگە ئاسایان نەبین کە لە تێردەکانی تەندروستی دەیانێ ژیانمە بپارێزن بە هیوای تەندروستێک بۆ هەمووان.